داوا لەو بەڕێزانەکەین پشتیوانمان بێن بە دەمداواکاریەکانمانەوە بۆ ماوەیەک دوکانەکانیان داخەن چەند سەعاتێک تاکو و سەرکەوتنی تەواوەتی بەدەست بێنین چونکە ئەگەر سەر نەکەوین دڵنیابن بە تەواوەتی قەتیز ئەکرێن. داوا لە سەرجەم هاوڵاتیان بە گەشتیێروەها کاسبکاران و دوکاندارانی سەرجەم بازاڕەکانی شاری سلێمانی دەوروبەری یەکەم سبەینێ وەکو پاڵپشتێک ئەسانێکی مەدەنی ڕابگەین وکو داواشیان لێکراوە کە لە کاتژمێر هەڵاندە من 12 بۆ یەکە دوکانەکانیان دابخەن من داوایان لێکم نەک 12 بۆ یەک 12 تاوەکو ئێوارەدای بخەن وەکو ئەسانێکی مەدەنی ئەمەش تەنها لە پێناو داواکردنی مافی خۆیان داوا لە خەڵکی کوردستانەکەم نەک شاری سلێمانی لە هەموو شارەکان هەڵوێستیان هەبێت ئەگەر بۆ یەک سەعاتیش بۆ دوکانەکانیان دابخەن بۆ سبەینێ بۆ ماوەی یەک سەعات لە 11 بۆ 12 دوکانەکانیان داخەن وەکو هەڵوێستێک بۆ پشتگیری بۆ مانگرتوانی ناوخەیمەکە. ئەو حکوومەتە وەڵامی هەبوایە وێنەکە تەواوە بوو کە وەکو حکوومەتەکە وەڵامی نییە لانی کەم با جەماوەرەکە وەڵامی هەبێ بۆمان ئەوە بۆ ئێمە گرنگە و وەرشکۆ بۆ خۆت بگەڕێنێرەوە و پشتیوانی و پشگیری ئێمە بکە باجارێکی ترەم حکوومەتە ئەگەر بوێ غەدری لێ کاتە جاری تر بیر کاتەوە بێدەنگین لە بەرژەوەندی کەسمانانیە فرم با هەمومان یەکگرین تا بتوانن شکۆ و کەرامەت و سەربەرزی بۆ خۆمان بگەڕێنینەوە. پێم بۆ کاسبکارانی سلێمانی و هەموو شارەکانی کوردستان ئەوەیە کە ئێمە خەمێک کۆی کردوینێتەوە ئەویش خەمی ژیانمانە ئەویش خەمی مافەکانمانە تکایە با هەمومان پێکەوە بین و هاودەست بین. لووتکەی مرۆڤبوون لە هەڵوێستە بۆیە داوا لە کاسبکارانی ناوشاری سلێمانی یەکەم بەیانی وەکو پاراستنی شکۆی مرۆڤایەتی پاراستنی شکۆی ئینسانیەت پاراستنی شکۆی هاوسەرەکان چالاکوانان مامۆستایان فەرمانبەران داوایان لێ یەکەم بۆ ماوەی یەک کاتژمێر بتوانن دوکانەکانیان دابخەن. دوکاندارە بەڕێزەکان بۆ پشتیوانیکردن لە ئێمە و لە مافەکانی خۆشیان دەرگای دوکانەکانیان دابخەن چکە بەڕاستی ئەگەر موچەخۆر موچەی پێ نەبێ ئەوان نیشکار و کەسابەتیان نابێت.